بۆچی وڵاتانی ڕۆژاوا وەک پێویست وەڵامی داواکاری ئۆکرانیا بۆ پڕچەکردن نادەنەوە؟ کێشەی دابینکردنی چەک بۆ ئۆکرانیا وەک ئاڵانگریەکی استراتیژی گەورە لە بەردەم وڵاتانی ڕۆژئاوا ماوەتەوە کە تێیدا ترسی پەرەسەندنی ململانەکان و ئاستەنگە لۆجیستیەکان ڕێگرن لە ناردنی تەکنەلۆژیای سەربازی بۆ بەرەکانی جەنگ لە ئۆکرانیا. وڵاتانی هاوپەیمانی ئۆکرانیا بەتایبەت ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئەندامانی تری ناتۆ لە سەرەتای دەستپێکی هێرشەکانی رووسیاوە ڕوبەڕووی هاوکێشەیەکی سیاسی و سەربازی ئاڵۆز بوونەتەوە. لەلایەکەوە دەیانەوێت کیێف لە بەرگریدا سەرکەوتوو بێت، لەلایەکی تریشەوە پێدانی چەکی دوورهاوێژ و فڕۆکەی جەنگی زۆر پێشکەوتوو ببێتە هۆی ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆی نێوان ناتۆ و مۆسکۆ. بە بڕوای چاودێرانی ئەوروپی ئەم ترسەی وڵاتانی ڕۆژاوا وای کردووە زۆربەی هاوکاریەکان بە قۆناغبەندی و هۆشیاریەکی زۆرەوە ڕەوانە بکرێن، نەک وەک وەڵامێکی خێرا بۆ داواکاریەکانی کێف. جگەلەوەش زۆرێک لە وڵاتانی ئەوروپا لە ئێستادا گەیشتونەتە ئاستێک کە کۆگاکانی چەکی خۆیان خەریکە خاڵی دەبنەوە و ناتوانن بەبێ تێکدانی سیستەمی بەرگری نیشتیمانی وڵاتەکانیان چەکی زیاتر ببەخشن. ئەمەش وای کردووە جەخت لەسەر بەرهێمێنانی نوێ بکرێتەوە، نەک تەنیا بەخشینی چەکی کۆگاکان. جگەلەوەش بەرپرسانی ئەوروپی دەڵێن ئاستەنگی تەکنیکی و لۆجستی یەکێکی ترە لە هۆکارە سەرەکیەکان کە ڕێگرە لە گەیشتنی خێرای چەکەکان. چەکە نوێیەکانی وەک تانکی ئابرامز یان فڕۆکەی F-16 پێویستیان بە مەشق و ڕایەنانی درێژخایەنی سەربازان و تیمەکانی چاکردنەوە هەیە. بەرپرسانی سەربازی ڕۆژاوا ئاماژە بەواکەن کە گواستنەوەی ئەم تەکنەلۆژیایە تەنیا ناردنی ئامێرەکە نییە، بەڵکو پێویستی بە دروستکردنی زنجیرەیەکی ئاڵۆزی دابینکردنی پارچەی یەدەک سوتەمەنی تایبەت و شارەزایی مەیدانیە کە مانگ و زۆر جار ساڵانی دەوێت تا ئەنجامەکەی لە مەیدانی جەنگدا دەربکەوێت. هەروەها نیگەرانیەکی تری جددی هەیە کە نەکا ئەم تەکنەلۆژیا هەستیار و نوێیانە کە لەلایەن ئەمریکاوە بەرهەمێنراون بکەونە دەست هێزەکانی رووسیا و لە ڕێگەی ئەندازیاری پێچەوانەوە سوودیان لێ ببیندرێت بۆ ناسینی نهێنیە سەربازیەکانی ڕۆژاوا. لە ڕووی پیشەسازیەوە کارگەکانی چەک لە وڵاتانی ڕۆژاوا ڕوبەڕووی فشارێکی بێوێنە بوونەتەوە. دوای کۆتایی هاتنی جەنگی سارد زۆربەی ئەم وڵاتانە هێڵی بەرهەمێنانی چەکی قورسیان کەم کردبووەوە و سەرنجیان لەسەر تەکنەلۆژیای ورد بووە. ئێستاش گەڕانەوە بۆ ئاستی بەرهەمێنانی پێویست بۆ جەنگێکی فراوان کاتێکی زۆری دەوێت. لە هەمان کاتدا هەندێک وڵات بەهۆی فشاری سیاسی ناوخۆیی و گۆڕانکاری لە ڕای گشتی دوودڵن لە بەردەوامبوونی پاڵپشتیە داراییە گەورەکان بۆ کڕینی چەکی نوێ. ئەم کۆمەڵە هۆکارە پێکەوە وایان کردووە کە ئۆکرانیا سەرەڕای وەرگرتنی هاوکاریەکی سەربازی بێوێنە هێشتا نەتوانێت بۆ خێراییەی دەیەوێت دەستی بە هەموو ئەو چەکە پێشکەوتوانە ڕابگات کە بۆ گۆڕینی هاوسەنگی هێز لە جەنگەکەدا پێویستی پێیانە.